باسۆ دەکەین کە هەڵمەتی ناشتنی 1 میلیۆن نەما لە سلێمانی کە بە بڕیاری باڵدەجڵات ساڵبانی بڕیاری لەسەردرا و لە ئێستاشدا کاری لەسەر دەکرێت. گرنگەکەی چێ؟ دیارێکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرتاوە هەتا ئێستا لە هەوڵی سەوزکردنی ژینگە و ڕۆڵێکی سەرکی هەبووە لە خەمخواردن بۆ ژینگە و پارێزگاریکردن لە ژینگە و ئاو هەوای هەرێمی کوردستان و ناویشدانا سلێمانی. جا هەڵمەتی ناشتنی 1 میلیۆن نەمام لە سلێمانی تا چەندە کاریگەری دەبێت لەسەر ئاو هەوا و ژینگە، وارووا تا چەندە هۆکارێک دەبێت بۆ هۆشیاری تاک بەرامبەر و پاراستنی ژینگە و با بڵین چاولێکردنی تەواوی لایەنەکانیتی لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی حیزبی، لەسەر ئاستی تاک بۆ ڕاگەاندنی هەڵمەتی هاوشێوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ملکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان لە ستۆری بەیانی کورسات نوێزمیانە کاک ملکۆ سپاس بۆ ئامادەبوون. بەخێر هاتین. بەڵێ بۆچنی بەڕێستان لەسەر هەڵمەتی ناشتنی 1 میلیۆن نەما چییە؟ وەڵای ئێمە سەرەتا دەستخۆشیمان هەیە. ئەوە بڕیارێکە ڕاستەوخۆ خزمەت بە بواری ژینگە ئەکا کە لە ساڵ یاری دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێز کاک پاڤڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری لێدا. بەڕاستی ئێمە ژینگە پارێزی دڵخۆش کرد، چکە لەبەرەوەی ئێمە زۆر جاروتومانە پیسبوونی ژینگە تەنیا ڕێژەی سەوزاییە درەختە ئەتوانێت ڕێگیری لێ بکە، هیچ شتێکی تر نییە ڕێگیری لە پیسبوونی ژینگەکە. ملیۆنێدار لەم کاتەیە بۆ پارێزگای سلێمانی و ئەترافی پارێزگای سلێمانی خۆی لە خۆیان نەوەکو هەر ئێمە ڕێژەی سەوزاییمان زیارەکە، ئەتوانین بڵین ئێمە ڕێژەی ئۆکسسیجینیشمان زیارەکە، چونکە دار هەر مەسەلە جوانیەکەی نییە، سەوزایەکەی نییە، چەندێک ئیسپادەی هەیە بۆ مرۆڤ. ئەمە گرنگی خۆیە. ئێمە بۆیە هەر لە سەرتاوە پێگیریمان لەو بڕیارە کرد، پێشوازیمان لێ کرد، دەستخۆشیمان لێ کرد و داوامان کرد لایەنە سیاسیەکانی تریش کەسایەتیەکان بێن چاو لەو بڕیارەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن، چکە لەبەرەوەی ئێمە زۆر جار وتومانە لە کاتی هەڵمەتی بانگێشەی هەڵبژاردن ئەو حیزبانەی کاندیدیان هەیە، ئەو حیزبانەی لیستیان هەیە ئەچنە پەرلەمانی کوردستان بۆ ئێران، با بێن لە باتی ئەوەی کە هێن پەڕۆ هەڵەواسن، فلێکساد هەڵەواسن، ڕسمەواسن، با بچێت لە دەرگای ماڵێ بدات و درەختێکی پێبێ داوای دەنگەکەشی لێ بکات و لەگەڵ ئەو خانەوادەشا دارەکە بنێژن. یعنی ئەمە وای لێ هەیە ئێمە لە چەند ساڵێکی ترادابێ ئەم وڵاتەی ئێمە، ئەم شارەی ئێمە، ئەم هەسارێکی ئێمە لە سەرێژین ئەبێتە پارچەیە سەوزایی لەسەر ئاسی ڕۆژەڵاتی ناوەڕاستە. یعنی بۆیە ئێمە پێویستمان بەوەیە ڕێژەی دار لەم وڵاتەی ئێمە زیاد کرێت، چونکە ئێمە چڕی دارستانمان نییە، ئێمە دارمان هەیە بەس دارستانمان نییە. ینی ئەکرێ ئێستا ئێمە بەو میلیۆنداری کە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئێمە خۆمان دارەکانیشمان بینیوە، باقەتیش دارەکان زۆر جوانن، داری ئەوە نییە دارەکان هەر بۆ خۆی ئێستا تەمەنی نزیکەی 5 ساڵ بۆ 7 ساڵە بێ، ینی گەورەن دارەکان و دارێکیشە لەگە سروشتی ئەم وڵاتی ئێمە ئەگونجێ بە تایبەتی کامووی زۆری لەو دارانە سنۆبەری زیینەن زۆر جوانن، لامان کارشە سنۆبەر یەکێکە لەوانی کە ئۆکسسیجینی دەم مرۆڤ دابینەکە. بۆیە ئەکرێ ئێمە لە دوای ئەوە ئێمە هەر لێدانەکەشی نییە، زۆر جار هەیە ساڵانە هەڵمەتی نمنام ناشتن ئەبێ شارەوانیەکان باخچەکە. تاوەشێکێک بوو لە پرسیارەکانی من زۆر جار لەلایەن ڕێکخراوەکان و یاخود هەڵمەتی ناشتنی نەمام ڕاگەیەندرا و کاری لەسەرکراوە، بەڵام بەداخەوە دوای ئەوە بۆ کاری ئەوەی کە چاودێری نەبووە ڕەنگە ئەم دارانە زرد بوو بێ یاخود نەیتوانی بێت گەشە بکە. ئەم بڕیارەی کە دراوە خۆشبەختانە لە دوای ناشتنی 1 میلیۆن نەمام گرنگیەکەی زیاتر لەوەدایە کە چاودێری دەکرێت هەم لە ڕووی ئاودان و هەم لە ڕووی هەوڵدان بە گەورەکردنی هەتا ئەو کاتێک کە ئەم دارە تەواو لە پێویستی یاخود لە چاودێریکردن دەڕەخسێت. ئەمەیان تا چەندە قۆناغێکی گرنگترە لە هەڵمەتەکە؟ خۆی اینجا ئەوە گرنگە، گرنگ هەڵمەتەکە نییە، گرنگ ناشتنەکەی نییە، گرنگ چاودێریکردن و ئاودانەکەیەتی خزمەتەکەیەتی. بۆیە من خۆشمان بینیمان ئێمە ئاگامان لێ بوو لە هەندێک شوێنە دارەکان وشک بوون وانە هەم دارەکانیان لادایەوە هەم دواتریش خێرایە، ینی مەسەرەن ئاو شتەکانیشی وەکو پێویستە، ینی ئێمە ئەوە ئێمەی دڵخۆش کردووە. ئینا ئێمە بینیمانە زۆر جارەیە شارەوانی باخچەکان، ڕێکخراوەکان، کەسایەتیەکان مەسەلەن داریان ناشتووە نەڕزکاوە، ینی نەبووە، ینی ئیتیمامی پێ نەدراوە، چاودێری نەکراوە، فەوتاوە. ینی مەسەلەن ئێمە هەر مەسەلە ئاودان نییە، مەسەلە ئەوەیە
لە دوور بێت لە مەسلەی سارەژ یان مەسەرن ئەو هاوڵاتی کاچێتە ئەو شوێنانە بۆ گەشت و ئانە بیپارێزن ئەم دارانە ینی ئەبێ چاودێری کردێ بە بەردەوامی ئەوەی کە ئێمە شتێکی تر کە زۆ دڵخۆشەکە ئێمە لە سلێمانی 2,750,000 دار و گوڵمان هەیە لە ناو شاری سلێمانیە بەم بڕیارەی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئەچێتە نزیکەی 3,750,000 دار ئێمە 1,300,000 هاوڵاتیمانەیە ئێمە ئێستا لە ناو شاری سلێمانیە بەم 3,750,000 دارە هەر هاوڵاتیە نزیکەی 2 دار بۆ 3 داری بەرەکەوێ ینی هەر دارێکیش ئەگەر چووە 10 ساڵ ئەوانە 15 ساڵ ینی ئۆکسسیجینی دە مرۆڤ دابینەکە واتە ئێمە ئەوەی تر خەڵکیش بێت و گەشتیاریش بێت ئەم شارە ئێمە لە ڕووی کەشوهەواش و لە ڕووی مەسلەی پاکبوونی هەوا و هیچ کێشەمان نابێت لە ڕووی سەوزاییەوە کێشەمان نابێت سلێمانیش لەبارە بۆ ئەوەی کە ئێمە مەسەرن بە بەردەوامی داری لێ بچێنین ینی ئێمە زۆر شێرمانەیە ئێستا مەسەرن ئێمە گۆیژەمان هەیە دۆڵە میرانمان هەیە دەرەوەی سلێمانیمان هەیە ینی مەجای زۆر هەیە لەو شوێنانی کە ئەبێن داری لێ بچێنێ بۆیە ئەمە جێگای دەستخۆشیە ئێمەی زۆر دڵخۆش کردووە ئێمە هەر لەم کەناڵی بەڕێزیشتانەوە داوا لەسەر جەملایەنە سیاسیەکانی ترەکەین دوو یادیانەیە هەموو حیزبێک دوو یادیەیە یەکێکیان یادی دامەزران نەکەیەتی یەکێکیاندا یادی کۆچی سەرکردەکەیەتی ئیکەکە وەرە تۆ لە یادی کۆچی سەرکردەکەتە وەرە مەسەلەن ملیۆنە دار بنێژە هاشێەوەی ئەو بڕیاری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەرە لە ساڵ یادی دامەزانی حیزبەکە تاکە حیزبەکەت 20,000 30,000 شەیدی هەیە بۆ ئەوەی کە ئەم وڵاتە ڕزگاری بێ خۆ وڵاتە ئەوە نییە تۆ ڕزگاری کە لە ژێر زوڵم و زۆرداری ڕزگار ئەبێ ئەم وڵاتە ڕزگارکەی لە شتی تریشە لە ژینگەشە ئەبێ ڕزگاریکەی ژینگە پرسێکی گرنگە پرسێکی نیشتیمانیە ئێستا پرسێکی جیانیشە ینی ئەکرێتەوە زۆر لەوەی کە هەیە زیاتر ئیتیمامی پێ بدەری ینی من بەو بڕیارە من هەستەکەین ئێمە خەڵکمان بینیوە سلێمانی هەستەکەم خەریکە ئاشتە بێتەوە لەگەڵ دەسەڵاتە بەڵام لایەنێکی تریش هەیە مەسەڵەن هەر دارچاندەکە نەبێ با بین ئێمە جارێکی تر سلێمانی نەجات دێن لە هێرشێکی تر کە ئێستا مەترسی هەیە لەسەر هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە مەسەڵەن ئەو سەگە بێلانانەیە یعنی ناو شاری سلێمانی تەنیوە یعنی ئێستا ئێمە ڕۆژانە هاوڵاتی پەیوەندیمان پێوەکە لە گەڕەکەکان لە ناو پارکەکان لەسەر شەقامەکان لە ناو زانکۆکان لە ناو فەرمانگەکان یعنی بەڕاستی مەترسیەکی گەورەی دروست کردووە بۆیە من هەر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیشە ئێمە کە پرۆژەکەمان هەبووە داومانە بە حکوومەتە بەنی نەکرا ئەو پرۆژەیە کە بردومانەتە شارەوانی بردومانەتە شوێنەکانی تر بەڵام من ئەلێرەیە داوا لە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بێ ئەو پرۆژەیەتە بەنی کات و ئەو خەڵکە ڕزگاری بێ باوەڕتان نەبێ ینی شەو نییە ڕۆژ نییە تەلەفۆن بۆ ئێمە نەکە ڤیدۆمان هەیە ئەو نە ڤیددیویان بۆ نردوینە فریان ناکەین هیچ چۆ بڵاوکەینەوە ینی ڕۆژ تا ئارە پێمانەڵێن ئەین نزیکەی 50,000 بۆ 52,000 سەگی بێلانە هەیە لە ئەترافی سلێمانی لە ناو شاری سلێمانیا ئێستا چۆتە 19,000 سەگی بێلان کە بۆ حسایی ئێمە لە بەفرکەیا کردومانە لە ڕێتی مەکانمانە و لە ڕێی خەڵکەوە پێیان وتینە بۆیە من ئالێرا گەژۆی لە من بێت داوای لەکەم ئەو پرۆژەیە دابێنیکە بەڵێ پرۆژه ئاشکردنەوەی سلێمانی هەنگاو بە هەنگاو کار لەسەر چەندین بابەتی دیکە دەکرێت کە بۆ خزمەتکردنی با بڵێن هاوڵاتیانی سلێمانیە لەو چارچێوەیە دەمەوێت جارێکی دیکە ئەو پرسمەوە هەڵمەتی ناشتنی 1 ملیۆن نەما کاریگەری هۆشیاری ژینگەیی لەسەر هاوڵاتیان چی دەبێت ئەمە تا چەندە ئەم بڕیارە هۆکارێک دەبێت بۆی تاکیش هۆشیار بێت بەرامبەر بە ژینگە بەرامبەر پاراستنی ژینگە زۆر دەور و تەسیریە بێ ئێمە ینی لە ڕووی وشیاریەوە لە ڕووی وەک باسمان کرد سەوزاییەوە ئانە زۆر تەسیری کولی ئەبێ ینی خەڵک هەست بە بەرپسیایەتیەکە خەڵک هەست بە بەواکە ئەم نیشتیمانە خەمخۆری ماوەیەشدا ئەم نیشتیمانە خەڵکێکی هەیە ئەی پارێزێ ینی بۆیە ئێمە خەڵکمان بینیوە خەڵک باسی کردووە ینی مەسەلەن جێگای دەستخۆشی وە جێگای کۆمەڵێ تێبینیش بووە ینی مەسەلا یەک لەو تێبینیانە ئەڵێ با ئێمە نەوەکانمان ئاشتانکەین بە ناشتنی ئەم نمامانە ینی ئێستا من لێرە داوا لە بەڕێبەتی پەروەردەی سلێمانی یەکەم ڕۆزەکان بەشداری پێ بکەن ناوەندەکانی خوێندن بەشداری پێکەن لە هەڵمەتی ناشنەکەیان مەسەرەن چەند منتیقەیەکیان بۆ دیاریکەن با بێن مەسەرەن لە سیمیناری ژینگەی بۆ بکرێ کە
ناشتنی ئەم نمامە ئەم ملیۆن نمامە لەم شارەیە لەم وڵاتی ئێمە چەنێ دەور و تەئسیراتی خۆی هەیە چەنێ بۆ نەوەکانی ئایندەمان و ئەوەمان چەنێت کاریگەری خۆی هەیە ئەمانە حەقای ینی لە ڕێی پەروەردە ئەوانە کە من داواشم کردووە ینی بێن بەشداری بکرێن نەوەکو ئێمە زۆر جار هەیە بەرپرسەکانمانیان ئەو خەڵکانە لەسەر شاشەکانیانی منایشی خۆیان بکەن بڵێ ئێمە نەمامان ئێمە نمامەکە ئێستا هەیە بڕیاری لێدراوە جێگای دەستخۆشیە بەڵام لە هەمان کاتیشا پێویستە ئەو لایەنی مەسەلەن ڕەوزە حتاکو ئەوانە کە لێوە بێن من ناڵم نما بە و مناڵەکان بنێژن بەڵام با سێریکەن دیقە بدەن لەوێ سیمیناریان پێشکەش کرێتوانە دواتریش ناوەندەکانی خوێنتن بێن بەشداری پێ بکەن لەو مەسەلەیە ئیتیمامی ژینگە بزانن مەسەرەن زەروریەتی ئەم درەختە ئەم نمامە چەندێکە لانەیە لە تەمەنی ئەوە 10 ساڵە 15 ساڵە 5 ساڵە ئەوانە بەڵام کاتێک گەورا بێ سێرەکەی نمامەکە چێتە 20 ساڵ نمامێکی جوان و دارێکی جوان و سەوزاییەکی جوان لەسەرەوە دواتر ئێمە باسی ئەومان کرد مەسەرەن ئەمە هەر بۆ ئەوەی کە پشتوێنەیەکی سەوزاییە دروستیە کات لە هەمان کاتیشا بۆ ملیۆندارە ئەوەش جێگای دڵخۆشیە بۆ تەواوی خەڵکی سلێمانی کە ئێمە ڕێژەی سەوزاییمان ئەچێتە 132 واتە ئێمە ستانداردی گیانیمان تێپەڕان ئێمە لە سلێمانیا 18.65 بووە لە ساڵانی ڕابردووە بە ملیۆندارە ئەچێتە ڕێژەکەمان ئەچێتە 132 واتە ئێمە دووقات ستانداردی گیانیمان تێپەڕاندووە هەچ کاتێ ستانداردی گیانی لەبەر ئەوەی 15 بۆ 25 کە ئێمە ئەچێتە 32 زۆر گرنگی خۆی هەیە ئەوە. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ مولکۆ بازیانی سەرۆکی پارتی سەوزی کوردستان دووبارە سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.